سڵاوام کاتتان باش ئەم ئێوارەیە یاریی گرنگ بەڕێسو کە هەڵبژاردەی ئەرجەنتین سەرکەوتنی بەدەستێنا ئێستا ئێمە لە شوێنشین کە ئەم شوێنە کافسیا بوو زیاتر بە هەواداری ئەرجەنتین بەڕێسوەوەی یەکێک لە هەوادارەکان کە لە پشتێ درێسەکەی و نووسیتی مێسی دیارەوە یەکێک لە هەواداری هەڵبژاردەی ئەرجەنتین سڵاو دەبێت هەڵبژاردەی ئەرجەنتین سەرکەوتنی بەدەستێنا دەبێ بزانم هاندەرێکی هەڵبژاردەی ئەرجەنتین چیتە؟ واللهی چاوەڕوانیمان لە هەڵبژاردەی ئەرجەنتین دەکرد ئەو نەتیجە باشە بەدەستبێنیتن چاوەڕێی زیاتریشی لێ دەکەین هەموو هیوامان ئەوجارە هەموو هیوامان بە مێسی و هاوڕێکانێتی ئینشاڵڵا نەتیجەی باش بەدەستدێن لە یاری داهاتووش سەرکەوتنێکی باشتر بەدەستدێنن کاتی یاری کۆتایی 100% هیوامان پێیتیان دوایە لەگەڵ چی دەگاتی یاری کۆتایی و ئەنجامەکە شو واللهی لە کۆمەڵەکانی ئەولای بابرێن ئینگلتەرا زۆر بەقوتە فەڕەنسا بەقوتە بەڵام تاالعاان تاقیکردنی چوا بێزی نەکردیە لەو باوەڕدام ئینگلیز بێتە پێش ئەگەر ڕاهێنەر دەستکاری تەشکیلەکەی بکات و فۆدینگەمەی پێ بکات لەو قەنەعاتێدامە ئینگلتەرا بتوانانی لە قۆناغی هەشت فەڕەنسا ڕەوانی ماڵەوە بکە هەڵبژاردە بەهێزەکان نەگەشت لە قۆناغی 16 و زوو ماڵاواییان کرد مەترسی هەیە لەسەر هەڵبژاردەکانی ئەوەی ماون ئەوانەی بابرێن لە قۆناغی سیدو چوونە دەرێ ئەوانە ئاستی باشیان پێشکەش نەکرد هەر کەسەکیش ئاستی باش پێشکەش نەکە با بڕواتەوە ئەوەی هاتیە دیارە هەڵبژاردەی بەهێزە لەبەر هەندێک هاتیە زۆر باوەڕمان پێ ڕۆحیەتێکی باشی ڕۆحیەتێکی باشی یاریەکی بە کۆمەڵ دەکەن هەر هەمویان سەرکردیەکیان هەیە و مێسی و مێسیش سەرکردەیەکی زۆر باشە و باوەڕم وایە دڵی ئەو هەموو هاندەرە نەشتێنێتی و بردنەوەیکی باشمان پێشکەش بکە یاریەکانی داهاتووش ئەرجەنتین دەباتەوە دەیباتەوە بڕوام زۆر بەخۆیە من دەمێت سوالێکێک لای ئەوانە نازانم قسە دەکەیانە سڵاوە دەبێت چهاتان خاڵی ئەمن باش پێشەوەی یاریەکە تەواوبی هەستی کرد نێرگەکانتان کۆ دەکردەوە جانەها نەخوو نێرگەکان بشێندرێەوە ئەماسی وا داگری تاوان ڕوویدا گەمەکەی پێش ئێستا خەسارەشی زۆرماندا بەڵام بە قوربانی هاندەرانی ئەرجەنتینمان کردو ئەو جارە ڕێیامیان لە خۆشیان بوو لە خۆشیان بۆ جارە گوتمە حەزەری خۆماوە کرد ئەشیاکانی خۆمان زۆخر کردەوە ئەو هەمان بە پێویستانی تەوان ڕوودەداتن تۆ ئەماز دەگری دەکات تەبعاان ئەمە کاورایشی ڕاضینە و بە نەفەسشی ڕازی وەردەگە خۆم لە خۆمدا من مشتەجێ منتەخەب ئەرجەنتین نیمە بەڵام ئەوە ریاضە ئەوە دوو گەمەیە تایبەتە بە ئەرجەنتین وە چەند گەمەیت کەشی بمینێ هەر قسەمان لەگە داشکاندنیان بۆ دەگەیت ساهرزاکی ئەمە لەوە چێ شەمان نییە ئەم گرنگ ئەوەی ئەوان ڕازی بن و دڵخۆش بن دەسمە لای ئەم تیمە نازانم ئێستا ئەوە کۆبووینەوە هاندەرن ڕێکخەرن هاندەرین و ڕێکخەرن بەرێ چەند ڕۆژێک بەڕێ ئێستا لە یاریەکانی ئەرجەنتین کە بەڕێوە دەچوو لە شوێنەکانی دی هەبێت ینی کۆ دەبڕۆم ئەم شوێنێکدان تایبەت کرد واز دە شوێنە تایبەت ئەو شتانە بێنن دەمەوێت باز دەوە بکەم پرسیارێکی وەرزشی بکەم ئێوە دڵنیان کە ئەرجەنتین دەگاتە یاری کۆتایی یان کە ئەنجامەکە بەدەستێنین ئینشاءڵڵا دەگاتە یاری کۆتایی ئەو بڕوا بەخۆبوونە بسیار تەشکیلەمان باشە زۆر باشە تەشکیلە ئاستی فەرقەکان ئێستا هەموو یەک نێزیکە گە ئوسترالیا لەگە ئەرجەنتین ئێستا هەڵبژاردنی باش هەڵبژاردنی باش ماڵاوی کردی بەرێ بە تاکید بەس قەناعەت با چارگۆ لە ئوسترالیا بکە سێبەی چار بە هیچ نۆدانا بوو بەس ئاستی فەرقەکە ئێستا نزم نمایە هەمووی بەرز بیتەوە و چی یەکەن گەورە کەسی وکاری ئاسی بەرز بە فەرقەکە گسکەکان شەستاینەوە یاریزانەکانش باشن بەرێ دوایە ئاخر یاری ئەرجەنتین دەکەوتە بەرامبەرشی والله پێم وایە لە بەڕاز دەجێباتەوە ئینشاءڵڵا لە هۆڵندا دەباتەوە ئینشاءڵڵا ئەو مسۆگەرە مەگەر ئیلاهی ئەگەر هۆڵندا مسۆگەر ئەو گەمەی هۆڵندا ئەوڕۆم دیت هەر بەس هۆڵندانیەوە هیچ نییە ناوەڵڵا ئاخر یاری کۆتایی لەگەڵ پێم وایە یان پورتوگالە یان فەڕەنسا پێشتر ئەوانی زۆر هەندەی وەرزش بوونا سوار هەڵبژاردیان ما بڵێن دەستنیشا کردووە پۆرتوگال فەڕەنسا ئەرجەنتین بەرازیل
پێم وایە قۆناغی هەشت ئەگەر ئەو لە 16 لە دەوری چار لە گەرەجەتی ماڵاوی دەکات بەڕازی بەسە دەکەی بەڕازی تەشکیلی باشە لایبەکانشی باشە تەشکیلی باشە بەس ئەرجەتی لێ دەباتەوە بە تاکید ئینشاء الله پرسیارێکت دەکەم بە ڕوحی وەرزشی وەرگرا ئەمە یاریە ئێستا تو زۆر یعنی دڵنیایی و باوەڕ بەخۆتەیە ئەرجەتی ماڵاوی تۆپانەیە ئەو هەیە تو هەنای بێ نییە شانە نیە ئەگەر ئەرجەتیش ماڵاویکردم عەزم لێ ئەمریکا لاتینی بە بەڕازی بەڕێزی چاوەکەم بەڵێ بەڕسان دەمێ جانەکە وەرە ئوستاس سڵاو دەبێت خەریک بوو کۆتایی بە ماڵەکە بێنە بەڵام دوێ پرسیارە دەکەم دیارە ئەوانەی کە داوایان کرد قسە تۆ هەندێری هەڵبژاردەی بە تاکید ئەرجنتین لا 86 تابعی ئەرجنتین دەکەم لە کوێن دەر گلەی لە ئەرجنتین هەبوو لا 2018 بەرامبەر فەڕەنسا گلەی دی هەبوو لەبەرسی زۆرش ئەرجنتین بەخۆ دەزانی مێژوشی درێژی هەیە مێژوشی گەورەی هەیە خاوەن چەند یاریزانی ئەستێرەیە لە 2018 لەگەر فەڕەنسا چوە دەرێ زۆر پێم تاسیر بوو ئەستێرا ڕۆناڵدۆ میسی مارادۆنا میسی باشە ئەو دوانە ئەستێری زۆر ناوداری زیانن لە هەڵبژاردەی ئەرجنتین ئەگەر ئەو دوانە بن ئەرجنتین ئەو ئەرجنتینەیە کە یاری دەکەن بەرێ ئەرجنتین مێژووی پێشی مارادۆنەش مێژووی هەیە پاشی مارادۆنەش هەر مێژووی هەبووە ئەرجنتین منتەخەبەشی گەورەیە و خاوەن هەزاران دەستکەوتە و جیاوازی ئەم مۆندیالە لەگەڵ مۆندیالەکانی دیکە چی کە هەڵبژاردنی زۆر بەهێز و توند یاری دەکەن و هەڵبژاردی زۆر گەورەش ماڵاوی کردێ زوو ئەو مۆندیالەشی جیاوازە بۆ نمونە گەورە و گچکاتی تێدانە مفاجعی زۆر تێدایە مفاجعە زۆر ڕوویدا لەو مۆندیالەی تقریبا ئێستا هەست ناکەی گەورە و گچکە هەبی لەو مۆندیالەی گەورە و گچکەی تێدانە لە بۆ نمونە یا بانکۆریا چەند فەریقی تکە ئەو فەریقانی کە بەسەکەتینە لە مۆندیالەکانی تکە ئاوا نەبوونەوە ئاستا ئێستا پێشکەشان دەکەن لە بۆ نمونە مەغریب ئێستا ئەو مۆندیالەشی جیاوازە مۆندیالێکی مفاجعەیە پرسیارێکی جیاوازتر ئەوان بکەم ئەو وڵاتانەی کە مۆندیال لە خۆ دەگرن کۆمەڵە کللتور و ڕێنمایی و یاسە تایبەتیان هەیە تۆ تێبینیەکە لەسەر شێوازەکانی قەتەر هەیە قەتەر بە جوانترین شێواز پێشوازی لەو مۆند یەک لە جوانەکانی کە یاری خلاص دەبی لە هەر هەموو شارعەکان خواردن دابش دەکەن خەرکەکە زۆر بە درێژی فراوان و گەورە ئەوەی وەرگرتیە ئەو منتەخەبانی کاتینە پێشوازەش زۆریان لێ دەکرێت چەندەها کەسیش مسلمان بووە چەندەها کەس مسلمان بووە کە ڕایانگاندیە خەرکەی بەخۆ دەزانی خەرچی ئیسلام شتێکی جوانی هەیە وەکو کەلتوری وڵاتەکانی تکەنیە شتێکی زۆر جوانیان کردیا بە هەموو جیهان باسی وی دەکەن کە مۆندیالەشی زۆر جوانە دەگەر وڵاتان ئەوەی جوتان لێ بوو ئەمە هەواداران و یاخود هاندەرانی هەڵبژاردی ئەرجنتین بوون و شەوانە ئەو ڕۆژانە کە کۆمەڵک یاری بەڕێدەچی لە وڵاتی قەتەر لە مۆندیالی ئەم ساڵدا و لە شار و شارۆچکەکان لە وڵاتان لە هەموو جیهان لەو شوێنانە هاندەرەکان کۆ دەبنەوە جا هەر شوێنێک تایبەتە بە هاندەرێک یاخود تێکەڵاوە بەڵام ئەم شەو ئەو شوێنی دەبینن ئەمە ئەو شوێنە تایبەت بە هەڵبژاردی ئەرجنتین وەجوشتان هەیە بوو کە خاوەنی کافتریاکە باسی لێ کرد کە زوو منیش ئاماژەم بۆ کرد نێرگەلەکانی کۆ کرد و جاری وایە لە خۆشیانە جاری وایە لە تووڕەبوونیانە هاندەرەکان کەلوپەلەکان دەشتێنن یاری زۆر ماوە و هەڵبژاردنەکان و هاندەرەکان هی هەڵبژاردنەکان چاوەڕێ ئەوە دەکەن کە هەڵبژاردنەکانیان بگەنە کۆتایی و زامەکەوە دەزوێنێت